سلاوی خواتان لەبێ قوتابیانی خۆشەویست من مامۆستا عەلی باپیر ڕوستایی لەگەڵتانە بم بۆ تەواوکردنی یونیتی پێنجەم ئەمە لە دەسەکانی ڕابردوو باسی ways of comparing quantity ڕێگاکانی بەراوردکردنی چەندێتی شەرحمان کردووە percentage multiply لەگەڵ fraction گۆڕین ڕێژەی سەدی لۆ کەرتیدەی یان کەرتیدەری لۆ ڕێژەی سەدی ئینشاءڵڵا ئەوڕۆکە لەگەڵتانە بم بۆ ڕوونکردنەوەی conditional statement ڕستەکانی مەرجی ئەمە ڕستەی مەرجیمان هەیە سێ ڕستەی مەرجیمان هەیە first conditional second conditional لەگەڵ third conditional یعنی ڕستەی مەرجی یەکەم و ڕستەی مەرجی دووەم ڕستەی مەرجی سێم لە ئیمتیحان ساڵانەش پرسیار لێ دێتەوە طبعاً بەخۆی لە ئێستا ڕابزانە ڕستەی مەرجیەکان کووە کە دەڵێن سێ ڕستەیە ڕستەی یەکەم لە if و as long as بەکاردێ لەگەر unless-یش ئەتوانین بەکاری بینین ئەوان هەردوو ڕستەکان دەبی ڕانەبردوو بن لە ڕستەی مەرجی دووەم if as long as لەگەر unless دەتوانین بەکاربینین ئەوەش هەردوو ڕستەکان ڕابردوونە لە ڕستەی مەرجی سێم if onlyش دەتوانین بەکاربینین ئەوە پێیان دەگوترێت سێ پێ دەگوتێت هەردووچیان تەواو یعنی پێرفێکت بن ئێستا زیاتر ڕوونکردنەوە دەین لەسەر شێوازی یاسایەکە لەگەڵ پرسیار حەلکردن لەسەری ئێستا گەر باسی تەماشا بکەین forms conditional statement یعنی شێوازی ڕستەکانی مەرجی شێوازەکان ڕستەی مەرجی بەخۆی مەرجی یەکەم دائیمەن ifمان هەیە لەگەر as long as if لەگەر as long as و هەروەها unless-یش هەروە دەبی ڕستەی یەکەم ئەگەر هات و ڕستەی یەکەممان ڕانەبردوو بوو ئەمە لە یەکەم مقەدیمەی یەکەم ڕۆژ باسمان کرد یەکەم بابەت گوتمان چۆنیەتی ناسینەوەی ڕانەبردوو کو دەزانین ڕستەکە ڕانەبردووە ئەگەر لە verb be is am are تێدا بوو لە verb have have و هازی تێدا بوو لە verb do do دەزی تێدا بوو ئەگەر ئەگەوەشمان نەبوو دەبی لە strong verbەکان فرمانەکە یان بە ئێسە یان بە بێ ئێسە کو دەزانین ئەگەر هیچی ئید بوو فرمان بە ئێسە ئەگەر ئای و دەی بوو فرمان کە بە ئێسە ئەوە چۆنیەتی ناسینەوە ڕانەبردووە کەواتە ڕستەی یەکەمان ئەگەر ڕانەبردوو بوو دەبی لە ڕستەی دووەم ئیلا وڵی تێدابی لە دوو وڵیش دائیمەن بەیز دێ کەواتە ئەوە ئەگەر هاتوو لە ئیمتیحان ئەوە بۆ شایی بوو یانە ئەوە بۆ شاییان هەردووک بۆ شایی بوو بەو شێوازەی و ناکرد لە دوای if و as long as و ئەوانە هیچ کات مۆدڵ ڤێربەکان بچنە گەر ڕستەی دوای if و as long as کەواتە دەشکرێ if و as long as و if only لە سەرەتا ڕستەی بی یا لە ناوەندە ڕستی بی بەڵام لە هەر شوێنێک هات ناکرێ وڵ بکەویتە ڕستەی دوایی وان ئللا بەعەکسەوەیە ئێستا if و as long as لە سەرەتایە وڵ لە دووەمە دەکرێ وڵ لە سەرەتای بی if و as long as دەکەویتە ناوەندێ ئەوجا ڕستەی ڕانەبردوو هەر لەگەرەویە ئەوە بەنسبەت ڕستەی مەرجی یەکەم ڕستەی مەرجی دووەم دەبێت ڕستەکەمان ئەگەر لە دوای if و as long as یان لە دوای unless-ی ئەگەر ڕستەکەمان دیت ڕابردوو بوو کە دەنێن ڕابردوو دیسا لە مقەدیمەکەی باسمان کرد چۆنیەتی ناسینەوەی ڕابردوو کووە لە verb بی وۆ زوێرە لە verb هاوی هادا لە verb دووی ددە و لە strong verbەکان فرمانەکە ئەگەر regular verb بوو ئیدی پێوەیە ئەگەر irregular verb بوو ئەوە عامودی یەکەم و دووەم و سێممان هەیە ڕێزی دووەم پێ دەگوترێ past form کەواتە هەر کاتێک ڕستەی یەکەم لە دوای if و as long as ڕستەکەمان ڕابردوو بوو دەبی مباشرەتەن ڕستەی دووەمیش بۆ دڵڤێربەکانی چبی ڕابردوو بی مەسلێرە گوتمان وڵ دەری لێ بدە would یانە could یانە should یانە would یعنی مۆدڵ ڤێربەکان هەمووی بەڕابردوو دەبی ناکرێ یەک ڕابردوو بی یەک ڕانەبردوو بی کەواتە لەوێ تازە باسمان کرد ڕستەی مەرجی یەکەم دووچیان ڕانەبردوو بن ڕستەی دووەم کە دەرێن ڕانەبردوو ئەوەش دەکرێت کە دەرێن فیوچەر سمپڵ ئەوە دەکرێت برین بیس و ڕانەبردووە ئەوەش ڕابردووە کە کرمان لە ڕابردوو دەکرێت مۆدڵ ڤێربەکانش بکەینە ڕابردوو ئەوە بەنسبەت first conditional لەگەر second conditional ئێستا دێنە سەر third conditional ڕستەی مەرجی سێم ڕستەی مەرجی سێم if و if only مان هەیە if و if only زۆربەی ساڵەکان if only لە ئیمتیحان هاتێ و چ لە سەرەتا بیچارە ناوەڕاستی بی هەمان ئیشی خۆی ئەکا دەڵێن پێویستە ڕستەکان پێرفێکت بن کە دەڵێن پێرفێکت یعنی چی یعنی هات پلس verb pp تێدابی کەواتە if و if only لە سەرەتا ناوەڕاستی ڕستەمان دیت دەبی ئەو ڕستەی لە دووی دێ دەبی هات پلس verb pp تێدابی کە ڕستەی یەکەمەوەی تێدا بوو بە مەجبوری ڕستەی دووەمیش عینی وەشکی ڕستەی دووەم would could should ought to had to ئەوان مۆدڵ ڤێربەکانی تێدای بەڕابردوو بەس لۆ ئەوەی جیاواز بی لە ڕستەی مەرجی دووەم بە نەگۆڕی دەبیت چاوگەکەمان ئیلا هاو بی لێرە هەر چاوگەک بی دەبی احتیادیە هاویش بی دەبی بەڵام لە دوو هاویش دەبی ئیلا verb pp بی ئاگدان بە لۆ تاوەکو بیتە پێرفێکت چکە یەکەمیان پاس پێرفێکتە
ئەوەش دەبی بیتە پێرفێکت لەبەر خاتری ود و کود و شود هاو هات لە دوو هاوەکەش VRPP هات لە ڕستەی مەرجی دووەمیش ئەوانەش دەکرێت لە دووی هاو بێ بەڵام ئەگەر لە دوو هاوەکەی ئەو جارەی ناونمان هات ئاگدار بە ئەگەر ناو هەبوو دەبیتە ڕستەی مەرجی دووەم بەڵام ئەگەر VRPP هەبوو دەبیتە ڕستەی مەرجی سێم دەبیتکە پێرفێکت ئێستا ڕستەکان زیاتر لەسەر حەل ئەەکەین ئەوە بەنسبەت فێر کندیشنەڵ گوتمان هەردوو کرانە بردوو هەردوو کرا هەردووچیان دەبی تەواو بوون یعنی ناکرێت ڕستەچیان ڕابردوو بێ کرانە بردوو یەک تەواو بێ یەک ڕابردووی بۆ شێوازەی نابی ئەوە تێبینێک تێبینی دووەم بەخۆی کە دەرێن ئەنلێز بەخۆی معنای نەرێ دەگەینی کەواتە ئەو ڕستەی لە دوای ئەنلێسی دێ نابی نەرێبی ئەوە یەک دوو as long as carries the positive idea دائما دەڵێ لەبەرەوەی as long asیش معنا و بیرۆکەی ئەرێنی هەردەگری کەواتە ئەو ڕستەی لە دوای as long asیش دێ نابی نۆتی تێدابی نابی نەری تێدابی ئەوە دوو بەڵام if مشکلەمان نییە if دەکرێ ئەرێبی دەکرێ نەرێژبی و هەروەها ئەگەر لە ئیمتیحانی جاری وهەیە دەهێتەوە مەسەڵەن پێ دەڵێ ئەو if only دیت لە هەر کاتێک گوتی only بە معنای چ دێ 2 ساڵە 2 ساڵە پرسیاری هاتەوە هەر کاتێک if only مادی لەگەر هەر ڕستەیەک گوتی ماناکەی چیە ئەتوش ماناکەی دەڵێت چێ وش یعنی ڕیەلی وش یعنی چێ خۆزگە خواستن کەواتە if only پێ دەگوترێت چێ خۆزگە خواستن و جاری واشەیە تەنها ڕستەی دووەم لە بەرزی سێەم ئەوەت لەو دەگیتۆ لە ئیمتیحانی ئەو ڕستە یعنی سەبجێکت ود و کود و شود لەگەر هاو لەگەر VRPP ئەگەر هاتووە دەڵێ ئەو ڕستەیە ناوی چیە ئەتوش دەڵێ پێ دەگوترێ unreal form یعنی فۆرمی نادروست فۆرمی ناحەقیقی کەواتە ڕستەی مەرجی سێەم دوو ناوی هەیە ئەگەر if only بوو پێ دەگوترێ وش ئەگەر if مان هەبوو لەگەر هەردوو ڕستەی بوویان بە تەنە ڕستەی دووەم بوو پێ دەگوترێ unreal form ئێستا کان لەسەر تەطبیق بکەین یەک بە یەک حەسەب ئەو تێبینیانی باسمان کرد ئێستا تازە باسی as long as مان کرد دەڵێن as long as کەواتە لە سەرەتاون ڕستەی لە سەرەتا بیان ناوەڕاستی ڕستەی بی if as long as unless لەگەر if only هیچ کاتێک نابی جەماعەتی مۆدڵ ڤێربەکان وڵ و کود و شود و گەروان بێ کەواتە هەل یەکەم ڕستەی دووسای as long as وڵی لەگەردایە کەواتە ڕستە یەکەم هەڵەیە دوو ئەو جارەی دەڵێن چێ لەگەر as long asی گوتمان لەبەرەوەی بیرۆکەی ئەرێنی دەگەینی carries the positive idea کەواتە و دۆنتی تێدایە نابی نۆتیش وەرناگری کەواتە ئەیUC نەبوو سماوە بی و لەگەردی مایە لەبەرەوەی ئایمان لەگەر ئای ئێسی وەرناگریەوە ئێسی وەرگرتێ گوتمان کەینە ئێسی وەردەگری فرمان ئەگەر هیچی ئیتمان هەبوو کەواتە بە دڵنیاییەوە بیهەوە لۆ ئەوی تەطبیقی بکەین مەتەواوی دەرێ as long as I leave early I will avoid the heavy traffic هەر کە زوو ڕۆیشتم دەتوانم خۆم لە قەڵەباڕغی ڕزگار بکەم تەماشا کەواتە وەڵامە ڕاستەکەمان چییە ڕستەکە ڕانە بردووە ئەوە شوڵی تێدایە هەردوو کەواتە ئەوە دەتوانین برێنەوە مەرجی یەکەم دووەم ئەوە بەنسبەت یەکەم دووەم دیسا ئەنلێسمان هەیە ئەنلێس یعنی بەخۆ گوتمان ڕستەکەمان ئەنلێس معنای نەرێ دەگەنی کەواتە معنای نەرێ کەواتە نابی نۆتی تێدابی ئەوە یەک دوو ئەنلێس لە سەرەتا هاتی نابی جەماعەتی وڵ و کود و شود و بە ڕابردوو بە ڕانەبردوو لە سەرەتا ڕستەبی ئەوەش نابی کەواتە هەل یەکەم ئەوە لەگەر ئەنلێسی نۆت هاتیە کەواتە ئەوە غەڵەتە دوو لەگەر ئەنلێسی وڵ هاتیە دیسان گوتمان وڵ قەت نابی لەگەر ئەنلێسی لە ڕستەی یەکەم بی ڕستەی دووەم بدەکرێ بەس ڕستەی if و as long as و unless ئەو ڕستەیە قەت نابی جەماعەتی مۆدڵ ڤێربی تێدابی کەواتە دووەم ماوە یەکەمیان دەڵێت چێ لەدی وۆزنتمان هەیە وۆزنت ڕابردووە کەواتە مادەم ڕابردووە ئەوەش ڕانە بردووە باشە ئەمە گوتمان لە ڕستەکانی مەرجی دەبیان هەردوو ڕستەکە ڕانە بردوو بوون یان هەردووک ڕابردووبی کەواتە ئێستا ئەوە ڕابردووە ئەوە ڕانە بردووە ئەوە ناکرێ ئەدی ئەوە ئیزهەم ڕانە بردووە وڵیش ئەوە سمپل فیوچەرەکە پێ دەگوترێ بێیز دەتوانین برین و چاویش لە دواتیە وەڵامە ڕاستەکەمان چییە وەڵامە ڕاستەکەمان سێ دەینە سەر پرسیاری سێەم ئەو جاری ئیف کە تەناوەڕاست و نیشانەی پرسیاریشی تێدایە ئاگدار بە باشە کە ئیف کە تەناوەڕاست بزانین ئایا لە دوو ئیفەکەی پرێزنت فێرست کندیشنەڵە یان پاست سێکند کندیشنەڵە یان پێرفێکت ثێرد کندیشنەڵە
تەماشاکەن if things went مادەم went تێدای wentەکەمان ڕابردووە پاستا بەخۆ go دەبێتە چ دەبێتە went پێدەگوتە irregular verb کەواتە مادەم wentەکە ڕابردووە ئەوە مەرجی دووەمە کەواتە دەبی لێرانەش ڕابردوومان هەبێ ڕابردووەکەش چییە دەبی کود و ود و شود ئەوانەی تێدابی وەلا بەرەوەی وەتشی تێدایە پرسیار دەرێ what would کەواتە would و plus base would لەگەر plus base دەگەر بێتەوە چونکە پرسیاریە ئەو you هینایتە سەرەتا کەواتە غەڵەتە ئەوە گوتی you have done مادەم you have done تێدایە ئەوە پێرفێکتەوە ڕستەی مەرجی سێمە ئەوەش لەبەرەوەی ڕستەی دووەممان ڕابردووە ئەوەش ڕانە بردوویان فیوچەر سمپڵە ئەوەش نابی کەواتەوەش هەڵەیە کەواتە وەڵامە ڕاستەکەمان چییە ئایا کومان زانی دەڵێن what would you do لە دوو دەکەی چ دێت چاوک دێ ڕابردووەکەش دەبی ڕابردووبی دەینە سەر پرسیاری چارەم دەڵێ she would travel all over the world if کەتە ناوەڕاستی ئەو جارەی would لەگەر travel دیسان ڕستەی مەرجی دووەمە با بە ئاگدار بن تێبینیش کەشمان هەیە لە ڕستەی مەرجی دووەم بەخۆی ئەمە گوتمان مەرجی دووەم دەبی هەردوو ڕستەکە ڕابردووبی باشە کە ڕابردوو بوو ئەمە گوتمان لە ڤێربی وۆ زوێرمان هەیە لە ڤێرب هاوی هاتمان هەیە لە ڤێرب دوی دیدمان هەیە لە سترۆنگ ڤێرب ئیدیمان هەیە لەگەر ئیرڕێگولەر ڤێرب بەڵام ئەگەر هاتوو لۆ ڕستەی مەرجی دووەم ڤێربی وۆ زوێر هاتووە دەری هەموو جار تەنها لە ڕستەی مەرجی دووەم لۆ تاک و کۆی وێری بەکاردەینی ڕستەی مەرجی دووەم هەمیشە لە I, he, she, it, we, you, they بەخۆی وێر لۆ تەنها کۆیە وۆزش لۆ تاچیە بەڵام لۆ ڕستەی مەرجی دووەم دەبی هەموو جار وێر بەکاربینین چ تاک بیت چ کۆبی نمونەی ئەوە دەڵێن چێ she would travel مادەم would travel تێدایە ڕستەکەمان ڕابردووە کەواتە ڕستەکە ڕابردووە دەبی بەشی دووەمیش ڕابردووبی دەبێت if she blank باشە ڕابردووە ئا ڕانە بردووە نابی ئیزەکەش ڕانە بردووە ئەوەش نابی کەواتە ئێستا چ ماوە وێر ماوە لەگەر وۆز بەخۆی لەبەر ئەوەی شیمانەیە لە ئەسڵ شی دەبی وۆزی وەرگربایە گوتمان هی شی ئت وۆزی وەرەگری بەڵام لەبەرەوەی ڕستەی مەرجی دووەمە گوتمان هەموو جار دەبی چی بەکاربینین وێری بەکاردەینین she would travel all over the world if she were rich ئەگەر دەوڵەمەند بایە هەموو دنیا دەگەڕا ئێستا پرسیارشتکەمان هەیە دەڵێ پرسیاردەری which one is the correct conditional باز دەکە دەڵێ کام لەمانە conditionalە یعنی ڕستەکانی مەرجیە کام لەمانە ڕستەی مەرجیە باش ئێستا تەطبیقەکەی دەڵێ چێ ئێستا ئەوە چی بەکارهێنایە وێنی بەکارهێنە کەواتە وێن کنجکشنە یعنی چییە ئامرازی لێک دەراوە ڕستەی مەرجی نییە گوتمان ڕستەی مەرجی چیە ئیف ئەسڵۆنگەس و ئەنلێس و ئەوانەیە بەکاردەینین ئەوی دووەم ئەنلێسی بەکارهێنایە ڕاستە بەڵام لە دوو ئەنلێسی نۆتی تێدایە نابی نۆتی وەربگریت گوتمان کەواتە ئەوەش هەڵەیە you need to try harder or you will do well in the exam ئەوەش ئۆری تێدایە کەواتە ئەمە گوتمان لە ڕستەی مەرجیەکان دەبی ئیف و ئەسڵۆنگاس و ئیف لەگەر ئەنلێس بی کەواتە ئەوانە یەکیان هەونیە ئەوەش غەڵەتە وەڵامە ڕاستەکەمان none of them دەرێ هیچ کام لەمان ڕاستینە ڕستەیش کەمان هەیە ئەو جارەی ئەو شە پرسیاری وزاری هاتبوو لە ئیمتحانی ئیف کەتە ناوەڕاست مادەم ئیف کەتە ناوەڕاست ئەوجا لە سەرەتابی ناوەڕاست بی ئیفەکە لە هەر سێکان بەشدارە لە مەرجی یەکەم لە مەرجی دووەم لە مەرجی سێم بەڵام ئاز لۆنگەست بەس مەرجی یەکەم و دووەم بەشدارە بەڵام ئیف ئۆنلی بەس لە مەرجی سێم بەشدارە ئێستا مادەم ئیفمان هەیە دەبی ئەمە بزانین ئایا مەرجی یەکەمە یا دووەمە یا سێمە باشە لە دوو ئیف یەکسەر لێ چاتیە ئاید ئاگدار بە ئەمە گوتمان کە دەڵێین ئاید یعنی یان ئەوەتە ئایوودە یانە ئایهادە کەواتە یان دەبی ئایود بی یان ئایهادبی کەواتە لێرش مادەم لە دوو ئیف یەکسەر ئاید هاتێ بزانە ئەوای ئایهادە و لە دوو ئایهادش دەبی چ بێ ڤێر پیپی یعنی ئێستا لەو بۆشادەی ڤێر پیپی دابنرێ ئەدی ئەو ئایدە چیە ئەوە ئایوودە ها ئایوودەکە هاتیە کەواتە مادەم ئایود هاتی دەبی چی لە دوو بێ لە دوو سێم I would have ئەوجا ڤێر پیپی ئەوە ڕستەی مەرجی سێمە کەواتە دەبی لە هەڵبژاردنەکان بەو شێوازەی هەڵبژێری ئێستا یەکەم ئایود لە دوو ئایودی چ دێ هات نایە چاوک لە دەبی هاوبی کەواتە ڕستە یەکەم غەڵەتە ئەوی دووەم دەڵێن چێ ئایود بایتەواوە بەڵام لە دووی نۆنەی کردە شێوازی سێم کەواتەوەش غەڵەتە دواتر دەرێ ئایو لە دوو ئایودی گوتمان دەبی هاو بێ ئەوجا ڤێر پیپی ئەوە ئەکسەر بۆ تاتێوە لە دوو ودیش چاوک دێ ئەوە کردە شێوازی سێم کەواتە وەڵام ڕاستەکەمان چیە بیە کومان زانی دەڵێن I had no one کەواتە ئەو نۆنە ڤێر پیپیە لەگەر بۆشایی دووەم ڕاستە
ولا دوي I would هات دوای هاوی لەگەر هات لە دوو هاوەکەش فێری پیپی هات کەواتە وەڵامە ڕاستەکەمان بیە. کۆتا پرسیارەکان هەفتەم و هەشتەم ئەو جاری if only مان هەیە ئاگادار بن. if only چ لە سەرەتابی چ لە ناوەڕاستی بی گوتمان اعتیادیە if only هات و فێری پیپی لە دوودێ ئەویکەش would have فێری پیپی لە دوودێ چ لە سەرەتابی چ لە ناوەڕاستی. ئێستا ئەمە گوتمان نامە if only کەتە ناوەڕاستی دەبی چ لەو بۆ شاییدا بنێین هات plus فێری پیپی کەواتە ئەگەر لە هەڵبژاردننی دووەم ئەوەی تێدا بوو ڕاستە. ئەدی شایی یەکەم مۆدڵ ڤێربەکان بەڕابردوو مەسەڵەن بۆ نمونە دەرێن might دوایە چیان لە دوودێ have و لە دوو هاویش چ دێ فێری پیپی دێ. ئەگەر لە بۆ شایەکە ئەو شێوازی تێدا بوو کەواتە وەڵامە ڕاستەکەمە ڕاستە. ئێستا لە دوو مایت تەواوە بەڵام لە دوو مایتی چاوک دێەوە چه هاتی هاتی دەبی هاو بێت کەواتە غەڵەتە. ود تەواوە هاویش تەواوە بەڵام لێندەکە نەیکردە شێوازی سێەم کەواتە ئەوەش غەڵەتە. دیە کە دەرێ ود هاو لێندەکە ئێرێگولەر ڤێربە ئیدی وەرناگری دەبیتە لێند کەواتە ئەوەش هەڵەیە. ئەدی چ ڕاستە دەڵێن I would have learnt ود هاتیە هاویش لە دوو شێوەی سێم هات و if only کەش هات و فێری پیپی وەرەگری کەواتە وەڵامە ڕاستەکەمان سیە. و if only ئەو جارێکەتە سەرەتای ڕستە هاد و شێوەی سێمی تێدایە کەواتە بەشی دووەمی تێدانێ ود و کود و شود لەگەر هاو لەگەر فێری پیپی کەواتە دەڵێت چێ if only I had met him again I would be کەواتە دەڵێت چێ if only means ئەوە ئاگدار بماناکەی دەوێت دەرێن مانای if only لەو ڕستەیە چییە؟ تازە باسمان کرد گوتمان هەر کاتی if only سەرەتا ڕستەی بوو پێی دەگوترێ وش بەڵام ئەگەر if بوو لەگەر ڕستەی مەرزی پێی دەگوترێ unreal form ئاگدار بە ئەو دەری I believe as long as I don't wish ئەوە پێی دەگوترێ I wish. ئەوەش کۆتا پرسیار بوو لە ڕستەکانی مەرجی لە if as long as لەگەر unless. ئاگدار بن ئەوە ڕستەکانی مەرجی کۆتاییمان پێهینە ئینشاءالله لەگەڵمان بن لۆ دەرسیدا بێ باسی گۆڕانکاریەکان ئەکەین. گۆڕانکاری مەسەلەن گۆڕینی if لۆ as long as لۆ unless ویان ئەگەر ڕستەکەمان need to have to ئەوانەی تێدا بوو چاوتان لەسەر بی ئینشاءالله تاوەکو دەرسی داهاتوو بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.